بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین پێتانەگەینەوە. ئازیزان ئەم جاریان لە دەڤەری ڕاپەڕینەوە کەیسێکی گەورەی مرۆیی ئینسانی هەیە، ئەویش بەجێهێشتنی شار و وڵات و نیشتیمانە لەلایەن گەنجانی ئەم دەڤەرەوە. ڕاستە لە سەراستی هەرێمی کوردستان ئەم دیاردەیە هەیە، بەڵام دەڤەری ڕانیە و ڕاپەڕین پشکی شێری بەرکەوتووە بەداخەوە کە ئەمە جێگەی نیگەرانی هەموو لایەکە. گەنجان و کوڕانی ئەم دەڤەرە ئەوەی کە ئێمە دەیویستین و ئەو داتانەی کە هەن وا دەڵێن پۆل پۆل شارەکان بەجێ دێڵن تا دێت ئاماری گەنجان کە شارەکەیان بەجێ دێڵن ڕوو لە هەڵکشانە و ڕوو دەکەنە ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا و شار و نیشتیمانی خۆیان بەجێ دێڵن. لەو ڕێگایە ئەوەندەی تر کەیسەکە نیگەرانی بەخۆیەوە دەبینێ، کێشەکە گەورەترە بێ. ئەویشەوەیە کە ئەو گەنجانە دیسان بەداخەوە هەمویان بە سەلامەتی ناتوانن بگەنە ئەوروپا، بگەنە وڵاتی خەونەکانیان، قوربانیان لێ دەکەوێتەوە. ئێمە لێرە یان کە دەیتە دەڤەری ڕاپەڕین و ڕانیە چەندین چیرۆکی خەمناک دەبیستی لە زاری کەسوکاری بێسەر و شوێنانەوە، لە زاری ئەو پەنابەرانەوە کە نەیانتوانیەوە سەرکەوتوو بن و گەڕاونەتەوە شارەکەیان، لە زاری ئەو گەنجانەوە کە هێشتا بە هیوا و ئومێدی ئەوواژین دەرفەتێک و ساتێکیان بۆ بڕەخسێک کە شارەکەیان بەجێ بهێڵن. ئێمە ئێستا لە پارکی دەواازەی ڕانیەین، لەوێ کۆمەڵێک لە گەنجان و خانەوادە و کەسوکاری ئەو گەنجانە لای ئێمە میوانن. پێکەوە باسی ئەم حاڵەت و دیاردەیەکەین، پێکەوە باسی ئەم کەیساکەین، پێکەوە گوێ لە چیرۆکەکانیان نەگرین، تاوکو ڕای گشتی پێ بخێنە ژێر پرسیارەوە و لایەنە پەیوەندیدارەکان باشتر بێنە سەرخەت بۆەوەی کارێک بکەن ئەو گەنجانەی کە ماونەتەوە بتوانن لە نێو خێزانەکانی خۆیان، لە نێو شارەکەی خۆیان، لە نێو نیشتیمانەکەی خۆیان جێی خەونەکانی خۆیان بدۆزنەوە و لێرە بژین. ئەوەی کە قسەمان بۆکە بەڕێزان کازان محەممەد نوێنەری کەسوکاری بێسەر و شوێنان، بەڕێز کاک ئاسۆ کۆساری چالاکوانی مەدەنی، بەڕێز کاک بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان، بەڕێز کاک هەڵۆ خالید لە گەنجانی ڕانیە، بەڕێز کاک عەبدولحەمید فەقێ موسا باوکی یەکێک لە بێسەر و شوێنان، هەروەها ئەم بەڕێزانەی کە لێرە و لەم دەستەوەدا دانیشتون بەشێکن لە کەسوکاری قوربانیان یان بەشێکن لە کەسوکاری ئەو بەڕێزانەیە و گەنجانی کە ئێرەیان بەجێهێشتووە و یان لە ڕێگایە بوونەتە قوربانی یان بە شێوەیەک لە شێوەکان بێسەر و شوێنن. من بەگەرمی بەخێر هاتنیانەکەم و دەستی ماندووبوونیانە گوشم و داوا و نزای خێرم لەخوا وایە کە هەمویان بە ئاواتەکانی خۆیان بگەن و ئینشاءڵڵا کەیسەکەیان بە ئاسانترین و بە خۆشترین شێوە کۆتاییان پێبێت. بەڕێزان دووبارە بەخێر هاتنتانەکەم، بەخێر بێن. کاک کارزان، بۆچی ڕەنگی گەنجانی ئێرە وایە، بۆچی شانسی گەنجانی ئێرە وایە کە هەمیشە بە ئومێدی ئەوە ئەژین ڕۆژێک لە ڕێوەشان دەرفەتیەوەیان بۆ بڕەخسێک کە شارەکەی خۆیان بەجێ بێڵن؟ ئەمە حاڵەتە لەم شارەیان بۆتە دیاردا. ئەگەر ئامارێک هەوێت لەو مەوزوع و لەو بابەتەیە بۆمان باسکەی. سواس دەکەین. بەناوی خی گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ کەناڵی پێیام کە ئەرکتان کێشاوە لە سەرەتای کەیسەکانەوە، کەیسی بێسەر و شوێنبووان لەگەڵمان بوون، لە بەرەی گەل و چەساوەکانی نیشتیمان بوون. دەستان خۆش بێ. دیارە ئێمە وەکو کەسوکاری بێسەر و شوێنبووانی دەریای ئیجا کە بەداخەوە هەریەکەی دەبینی لێرەکانە کەیسێک و ڕووداوێکی تراژیدی لایە کە بە دیاریکراوی لە 21/12/2021 یەختێک بە 70 سەرنشین لە دەریای ئیجا نزیک دوورگەی سانتۆرینی
ژێر ئاوکەوت لەم هەفتا کەسا 57 بێسەروشوێن بوو تەنها سیازی ڕزگار بوو لەو سێزەیە تەنها حوتی کورد بوو لەو 57 بێسەروشوێن بوو 29 هاوڵاتی و هاونیشتیمانی هەرێمی کوردستان بوو کە بەداخەوە تەنها جەنازەی نۆ لەو ژمارەیە لە کۆی 29دا نەگەڕایەوە و تا ئێستا 20 لەو کۆچبەرە بێسەروشوێن بووانە بێسەروشوێن و ئاسەواریان دیار نییە. بەداخەوە دەبینین دیاردەی کۆچ هەر کە دیاردەیەکی جیهانیە بەڵام لە وڵاتێک و وڵاتێکی تر دەگۆڕێ لەوەی لە وڵاتان کۆچ دیاردێکی ئارەزوومەندانە بێ و بەڕێگایەکی یاسایی و شەرعی ئەنجام بدرێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە بەهۆی پێنەدانی ڤیزا و نزمی ئاستی کواڵێتی پاسەپۆرتی عراقی کە ناتوانانی سەفەری پێ بکە ئیلا بە ڤیزە دەبێ و ئەمەش زۆر قورس و ئەستەمە هاوڵاتیان و گەنجانی ئەم دەڤەرە ڕوو دەکەنە هەندەران لە پێناو ژیانێکی باشتر بەهۆی نەبوونی هەلیکار و ئەو منتیقەیە بەداخەوە دەڤەری ڕاپەڕین بتوێن پشدەر کە هەم لە شەڕی داعش و هەم لە شەڕی ناوخۆوە هەم لە ڕێژەی کۆچی گەنجان پشکی شێری بەردەکەوێت لە هەموو ڕووداوەکانیشدا پشکی شێری قوربانی بەر ئەو منتیقەیە کەوتووە بەهۆی نەبوونی هەلیکار و نەبوونی خزمەتگوزاری گەنجان ڕوو لە ئەوروپا دەکەن ئێمە دەبینین ساڵانە 4 بۆ 5,000 گەنج لەسەر ئاسی کوردستان لە زانکۆ پەیمانگەکان تەواو دەکەن و تا ئێستا 30,000 مامۆستای وانەبێژمان هەیە و 250,000 مامۆستای دەرسوی زانکۆ پەیمانگەکانمان هەیە تا ئێستا هیچیان دانەمەزراون و ئەم گەنجانش بەڕاستی نایەنوێت داهاتووی خۆیان وەکو داهاتووی ئەو نەوەیە بێ کە 30 ساڵە بەڕاستی بەدەست ئەم حکومڕانیەوە دەناڵێنێ کە بەداخەوە دەبووە ئێستا لەسەر ئاستی وڵاتان نمونەیەکی پێشکەوتوو بووە ئەگەرسی دەوڵەتیش نین لەبەرەوە نەبوونی هەلیکار و قۆڕحکردنی دامەزراندن کە تەنها لە ڕێ حیزبەوە دەبێت لەو منتیقەی ئەگە هەربێ و کەرتی تایبەتیش بە هەمان شێوە لەلایەن حیزبەکانەوە قۆڕەخ کراوە و لە کەرتی حکومی و هەم لە کەرتی تایبەت دامەزراندن نییە و هەلی کارێکی ئەو تۆ نییە کە گەنجێک دوای 16 ساڵ لە خوێندن کە پێویستی بە هاوسەگیری هەیە پێویستی بەلانەیەکەیە پێویستی بە ژیانێکەیە بەڵام کە ئەمانی نەبێ ئامادەیە ڕۆحی خۆی بکاتە قوربانی ڕوو لە هەندەران کات یان دەردەچێ یان تێدا دەچێ. کارزانەوە دروستە کە دەڵترێ مەسەلەن ئاماری چەند ساڵی ڕابردوو تا بە ئێستا ئەگات 10,000 گەنج ئەم شاریان جێهێشتووە هۆکاری سەرەکی چیە بۆچی لەم دەڤەرە زیاترە لە دەڤەرەکانی تر بەڵێ بە حکمیەوە ئێمە دەڤەری ڕاپەڕین تازە بۆ بە ئیدارەیەکی سربەخۆ پارێزگان نییە تاکو کۆمپانیا و شەریکاتی لێبێ و ئەم منتیقەیە بەداخەوە کە کەوتوتە ناوچەیەکی سەرسنووری کۆمپانیا و شەریکاتەکان ئامادەنینەوە بەرهێنان لەو ناوچەیە بکەن ئەوەش بەهۆی هاوسنوور بوون و بوونی هێزی پارتی کرێکارانی کوردستان کە لەم منتیقەیە بەڕاستی بۆوە بەرهێن بۆ سەرمایه‌دار جێگایەکی ئەمان نییە ئەو ئامارانێکی ئێمە لە بەردەستماندایە لەسەر ئاسی عێراق لە ساڵی 2021 1255 کەس داوای پەنابەریان کردو لە سەرانسەری ئەوروپا و لە ساڵی 2022 73350 کەس داوای پەنابەریان کردووە ئەوانەی کە گەیشتونە بە ئەوروپا و ئەم ڕێژەیە بەڕاستی لە دەڤەری ڕاپەڕینیش نزیکەی 20,000 کەس لە ساڵی 2022 داوای پەنابەری کردووە و لە ڕێگای دەریای ئیزەوە کە خۆیان گەیاندۆتە یەکێک لە وڵاتانی ئەوروپا یاخود گەیشتن بە بەریتانیا هۆکاری سەرەکی بەڕاستی وەکو باسماکە نەبوونی هەلیکار و دەرفەتە کە بەداخەوە دەبینین لەم ناوچەیە هەم جوگرافیایەکی بچووکی هەیە بەڵام سوود لە توانە مرۆیەکانی گەنجان نەبینراوە ئەم منتیقەیە ئەگەر وەبەرهێنانی تێدا بکرێت لە ڕووی گەشتیاری گەشت و گوزاری لە ڕووی پیشەسازی لە ڕووی کوشت و کاڵی و لە هەموو باوارەکانی تر بەڕاستی بژانەوەیەکی باش بەخۆیەوە دەبینێ بەڵام بەداخەوە ئێمە کە دەبینین ئەو منتیقەیە تەنها بووە بە منتیقەیەک بۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵێک سەرمایه‌دار و خۆیان لە شارەکانی تر دەژین بەڵام چوارقوڕنە و ڕانیە و حاجیاوە و کۆمەڵێک قەڵاجە کۆمەڵک شوێنی تر بوون بە دووکەڵێک ئێمە بەیانیان لە قەمتەرانەوە سەیری بیتوێن پشدەر بکەین دەبینین یەک چین گازی پیس هەوای پیس لەسەر ئاسمانی ئەم منتیقەیە هەیە کە بەداخەوە دووکەڵەکەی بۆ خەڵکەکەیە و خۆشگوزەرانەکەشی بۆ کۆمەڵێک مەسوول و دەوڵەمەندە بڵێ باکاک بەکرد سەمان بۆ بکات دوایی بۆکو حاڵەتەکان دێمە سەر ئێوە کاک بەکرعلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان ئەکرێ هەندێک ئامارت لاوێ باس لەو
گەنجانە بکە کە ئێرە بەجێ ئێڵن یان لەوەی کە سەفەرەکان سەرکەوتو نابێ و ئەگەڕێنەوە یان ئەوانەی کە گەیشتونەتە ئەوروپا و بە یەکێک لە هۆکارەکان دیپۆرت کراونەتەوە یان ئارەزومەندانە گەڕاونەتەوە بارودۆخی ئەوانە چۆنە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە بەر لە وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێستان من پرسە و سەرخۆش خۆمان ڕاستەی خاوەنی قوربانیەکانی ئەم یەختەی ڕابردوو تەواوی یەختەکانی تر دەکەم داواکارم لە خوای گەورە بە باشتیان شادکە و سەبووری خانەوادەکانیان بدا و نزاکارین لە خوای گەورە خاوەنی بێسەر و شوێنەکانی وەک جەنابی کە عەبدولحەمید و کاک محەممەد و ئەوانیش و ئەوانی تریژی شەڵاپیان شاد ببنەوە ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەر هەرێمی کوردستان بێ هیوانە بووین بێ ئومێد نەبووین چەند زانیاریەک نافەرمیە بەدەستمان گەیشتووە کە لە چەند زیندانێکی لە وڵاتی تورکیا وڵاتی یۆناان لە دوای گەڕانەوەی ئەو دوو جەنازەی کە لە یەختەکەی 11 ساڵی ڕابردوو بوو بە هۆی نقومبوونی ئەوانە بگەڕێنەوە لە دوای هەنگاو دەنێن و هەماهنگگیشمان و لەگەڵ وەزارەتی خارجی عێراق کردووە پەیوەندیمان هەیە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت من دەمەوێت بەرلەوە داتایەک بۆ جەنابی کارزان هاوڕێم ڕاستکەمەوە لە یەختەکەی 11 ساڵی ڕابردوو 73 کەس بۆ هەفتا نەبووە تەنها 12 کەس ڕزگاریان بۆ کە دوانیان کووردە خەڵکی ڕۆژهەڵاتن باقی تری ئەفغانی و میسرینە تا ئێساش کە قسە لەگەڵ بەڕێستان دەکەین 90 بێسەر و شوێنەیەوە تا 42 کەس لەو یەختەدا بۆتە قوربانی بەداخەوە بە هەم بەوانەی کە بڵێن بێسەر و شوێنە هیچ ئامارێک هەیە لەوانەی کە بێسەر و شوێن چەندیان کوردن چنیان دانیشتوی ئەم دەڤەرن بەڵێ لەو یەختەدا دوو کوردی تێدا یەکیان خەڵکی قەڵاتزەیە بەس لە ڕۆژهەڵات دادەنیشن خاتونێکی بەڕێزە بە ناوی زریانەوە یەکێکیشیان کاکزانە قادرە کە خەڵکی پیرەمەگرونە ئەوانە بەداخەوە لە دیێنەیەەکە دەرچووە کە ئەوانە کۆچیان کردو و لەو ناو جەنازەکاندا دۆزراونەتەوە بەزەوەی کە بێسەر و شوێنە یەکێکیان کوڕی کە عەبدولحەمیدە کاکێ عەبدوڕەحمان یەکێکیان کاک یوسفە کوڕی کاک ناسیعە بڵێ ئێوە وەکو پەیوەندی و ئیش و کار جەنابەت وتت پەیوەندیمان لەگەڵ هەندێک لایەنی معنی ناوخۆ دەرەوەیە هەیە تا چ ڕادەیەک سەرکەوتوو بوون لەوەی کار بکەن بۆەوەی کە ئەوانەی ئەگەنە یۆناان وەکو ئەوەی کە باوڵێن یەختەکەیان ئشکالێکی تێکەوێت لەناو ئەوە ئەبنە قوربانیان لەوێەوە ئەگەڕێنەوەیان لەوێ دەستگیرەکرێن بە سەلامەتی بگەنەوە ئێرە بە شێوەک لە شەوەکان ئەو پەیوەندیانەتان چۆن ڕێخستەوە تا چ ڕادەیەک سەرکەوتوو بوون لەوەی دیارە ئێمە نوێنەری کۆمەڵەکەمان لە وڵاتی یۆناانە کاک پێشڕەو عەبدوڵڵا هەر بۆ خۆشی فەرمانبەرە لە دەستگای کۆچی پەنابەری یۆناان تەواوی زانیاریەکان لە جەنابیان وەردەگرین وە سەبارەت بۆی کە یەختێک ئەو یەختانە کە دەڕۆن پێم خۆش بوو ئاماژە بۆی بدەم هەموو یەختەکان هیچیان سەرویز نەکراون هیچ سەلامەتیەکیان تێدانە بۆ گەیاندنی ئەو سەرنشینانی کە دەوێت بیگەێنێت بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا و بەشێکی زۆری خەلەلەکانی ژاخودە و تێشکانی کە دروست دەبێت بەدەر لە خراپی یەختەکەی بەهۆی نەشارەزایبوونی ئەو کاپتنی کە یەختەکە لێ دەخڕێت بەرە ئەو کەنار ئاوەکانی وڵاتانی ئەوروپا بە تایبەت لە وڵاتی یۆناان ئەوە دەبێتەوە کاری تێکشکانی ئەو یەختەوە قوربانیانی لێ دەکەوێتەوە لە کاتێکدا کە دێک دەشێ ئێمە چەند جارێکش لە میدیاکانەوە هەم لە میدیا ناوخۆیەکانم لە میدیای دەرەوە بەڕاستی ڕەخنەمان لە بەهاناوە چوونی هێزی سەربازی دەریاوانی وڵاتی یۆناان کردو کە بە درانگەوە دەچن بەهانایانەوە ئەوەش دەبێتەوە هۆی گیان لە دەستدانی بەشێکی زۆر و زۆر جاریش وا هەیە بەشێک لەوانەیە کە ڕزگار دەکرێن ئەوان دەست بەسەریان دەکەن لە شوێنێکی نادیار هەتا ئەو کاتەی لێپرسینەوە و تاقیقی تەواوی پۆلیسیان لێ دەکرێت بۆی بزان ئایا ئەوانە قاچاقچینە ئەوانە ڕێبەرن هەر یەکێک لەوانە ئەوانە دەمێنەوە لە یەکێک لە زیندانەکانی یۆناان یاخودەوەی کە لە سنوورئی وڵاتی تورکیا تێک دەشێت وەگەوەی پار بینیمان بەشێکی زۆری ژستا لە زیندانەکانی وڵاتی تورکیانە بۆیە بەگشتی ئێمە داوامان کردووە چەند جارێک لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت حکوومەتی عێراق لە ڕێگەی وەزارەتی خارجیەوە تیمێک دروست بکرێت تیمێک پێک بهێنرێت لیژنەیەک بۆ بە دوواداچوونی بێسەر و شوێنەکان کە ئێمە بێسەر و شوێنمانەیە لە 2015 و 16ەوە تا ئێستا بێسەر و شوێنە کە ئێمە باز لە بێسەر و شوێن دەکەین ئەو ئومێدەی کە ئێمە هەڵمان چنیوە ئێمە چەند جارێکە بۆ دوای ساڵێک و 6 مانگ گەنجێک یاخود کەسێک لە سەروی تەمەنی 45 ساڵەوە بەدی هاتوتەوە کە پێشتر ناوی بە مردوو هاتووە ناوی بە خنکاو هاتووە دوای هەژدەمان کە دەکاتە ساڵێک و 6 مانگ
ئەوە بەدی هاتوۆتەوە بۆیە ئەمە ئومێد دەکەین نزاش دەکەین لەخوا ئەوە شەروا بێ دەوانەی کە بێسەر و شوێنن بەڵامەوە بەوە دەکرێت حکوومەتی عراق بێتە سەرخەت لیژنەیەک پێک بهێنێت بە دوواداچوونێکی ورد بکات و داواشمان لەو پەرلەمانتارەکانی عراقی ئەنجومەن نوێنەرانی عراق بە هەموو فراکسۆنەکانی هەرێمی کوردستانەوە بێنە سەرخەت لەبەرەوەی ئەوانە ڕۆڵەی هەموو هەری یەکێک نینە ڕۆڵەی نیشتیمانن کوڕی هەموو لایەکن بۆیە پێویستە ئەوانیش بێنە سەرخەت ئەوانە مقەسیرن لە پەرلەمان ئەو پەرلەمانتارانی هەرێمی کوردستان بەبێت جیاوازی بۆ هەموو عەزابە سیاسیەکان هەمویان مقەسیرن هەمویان کەم تەرخەمن هەمویان بێ ئاگانە لەو کارەی ئەو حاڵەتە نەخوازراوانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا ئێمە لە ساڵی 2012 قسەتان لەگەڵ کردوون ئەوان مەسەلەن کەم تەرخەم بن بەڵێ ئێمە نەکرد قسەمان لەگەڵ کردو بەدەرەوەی کۆبوونەوە وەک باسم کرد لە 26 دوانزەی 2012 مە کۆبوونەوەمان لەگەڵ سەرجەم فراکسۆنەکانی پەرلەمانی عراقە بووە ڕەشنووسمان داوەتە دەستیان خوێندنەوەی بۆ نەکراوە تا ئێستا کەوا 11 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەو پرۆژە یاسایەدا دوجار ئێمە لەگەڵ هەموو ئەندام پەرلەمانەکانی نوێنەرانی عراق ئەوانەی کە کوردن قسەمان لەگەڵ کردوونە لەگە هەموو فراکسۆنەکان قسەمان لەگەڵ کردوونە بەردەوام لەگەڵیان لە سەرخەت بووینە چەند جارێک ئێمە پرۆژە و پێشنیارمان داوەتە دەستیان لەگەڵ ئەوەشدا ئێمە چەند جارێک بەرکەوتنمانە بۆ لە میدیاکان کە لەسەر بابەتی کۆچ قسەمان کردووە ئاخیر چاوپێکەوتنمەوە بوو لەگەڵ جەنابی کاک دکتۆر موسەنا ئەمین بووە ئێمە بەڕاستی ناڵێنەوەوانە هیچ شتێکیان نەکردووە بەڵام ئەوەی کە کردویانە لە تموع و خواستی ئەو خەڵکەی دانیە کەم ڕۆڵەکانیان بێسەر و شوێن ئەوان بۆیە چوونە پەرلەمانی عراق بۆ ئەوی بەدەم کێشە و گرفت و ناڕەحەتی ئەم هاوڵاتیانی ئەم هەرێمەوە بێ بەڵام ئەوانە بێ ئاگانە زۆر سپاس کاک بەکرێت دەگەڕێمەوە وڵات بەڕێزان بینەرە بەڕێزەکان چەند چیرۆکێکە بیستین کە بەداخین گوێیان لێگرین بەڵام بۆ ئەوە دەیانگێڕینەوە بۆ ئەوی گوێیان لێگرین کە ڕای گشتی لەم چیرۆکانە ئاگادار بێ و تا کاریگەری دروست بکە و بۆ ئاراستەیە کەیسەکە بجوڵێنرێکە چی دی گەنجانی ئەم دەڤەرە یان گەنجانی هەرێمی کوردستان نەبنە قوربانی و چیتر ئەم بابەتە کۆتایی پێ بهێنرێت کاک عەبدولحەمید فەقێ بە خێرهاتنی یەکەین کە بەداخەوە کوڕی بەڕێزیان کاک عەبدوڕەحمان لەم ڕێگەیە بۆتە قوربانی و تا ئێستا بێسەر و شوێنە و لە دوایەمین یەختا کە لە ئاوی ئیجەیە تێکشکاوە کاک عەبدوڕەحمان بێسەر و شوێنەکە ئینشاءڵڵا هەواڵی خۆشی لەبارەوە بیستینەوە کاک عەبدولحەمید ئەکرێ بە کورتیە و چیرۆکەمان بۆ گێڕیتەوە کە کاک عەبدوڕەحمان چۆن بەڕێکەوت بۆ ئەوروپا بۆچی بەڕێکەوت و چۆن ئەم کارەساتەی بەسەرا هات بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بە خێراتنی ئەو برایانە و ئەو ئەوانەی کە تووشی ئەو کارەساتە بوون بە خێراتنیان دەکەم هەروەکو مامۆستا کارزان و باکرد باسییان کرد مەسەرەن کە پشکی گەورە بەر ڕانی بە تایبەتی کەوتووە خۆی بڵین دەبا ڕانی لە چاو شارەکانی کە ئەو دەسەڵاتێکی هەیە دەبێت شانازی بەڕانیەوە بکە نەک ئێستاوە 2 ساڵە نەوتی نەدراوەتی یعنی لە هەچی خزمەت گوزاریە سەرەتایەکانە ڕانیە لە پشتی هەموو خەڵکەکەیە لە جات بەرە هەموو شوێنان پێش هەموو شوێنان ئەوە بکرێ بەڵام بەو پەڕی بێڕێزی و بە پەڕی ئەوە سەیری خەڵکی ڕانێ دەکرێت ئەنی بەڕاستی بڵین ئێستاوە پار لە هەموو شوێنەکان نەودرا ئێرە نەدرا ئەو ساڵیشە تا ئێستا ئێرە نەدراوە مەسەلەن وەکو ئەوە ئەجا گەنجەکان وەکو بڵین عەبدوڕەحمانی کوڕم لە پۆلیش 12 ئامادەی بوو زۆر هەوڵمدا ینی خۆی ئەوەی کە ئێمە بە ساڵ دەیخێنێ مێشکی منداڵەکانمانەوە لە دەرەوە بەهۆی تەلەفۆنات و برادەر و ڕەفیق پشتیوە لی دەردەچێت خۆی ئێوە مامۆستان دەزان لە مەکتەبێت چۆنە ئەگەر ئەتو هەتا یارێ بە تەڵەبەکەت بڵێ 2 کەڕە 6 دەکات 12 مامۆستا پێی بڵێ دەکات 11 ئەو قوبوڵە لە لای منداڵەکان ئێمەش ئەو برایانم خوێندنیان تاوا کردووە منداڵەکانی کەم دێک دوو کچم خوێندنیان تاوا کردو هیچیان هەر لە ماڵی دانیشتن و هیچ ئەوەیەشیان نییە ئەنی کابرا پێم دەگو کاکەت و پۆلی شەشی ئەوە بکە تیبا تو زۆر خۆش یعنی من دەتەوێت مستەقبەلی خۆم بسووتێنم لێرانە یعنی ئیشێک نییە کارێک نییە هەر دەبێ ینی داوای پارەی لە ئێوە بکەم ئەوە بیدی وەکو ئەو گەنجانی ئێرە ئەوژەوە بوو ڕۆیشت بۆ تورکیا ماوەیەکی زۆر لە لای برادێکی مایەوە دواتر شەوی یەک لەسەر کە بەڕێکەوتن بڵێن بۆ منە سیوەکی لەسەر یەکی دا کەشتەکان لە یەختەکان لە دوورگەی کار سۆسە لە ڤێنە نازەم کوێ لە یۆناان لەوێن دەرێ غەڕق بوو دوای ینی زۆر هەوڵی بە تەلەفۆنات و شتیوە زۆر هەوڵدرا هیچ کەس بەهانانەوە نهاتوو ێستاش ئەوانەی کە ئەو برایانە باسییان کرد بوونە قوربانی 2 کوردی تێدایە
یعنی ئەوەی نادیاریشن دوو کوردیکە دەرچوونە و دووشیان نادیارن یەکیان لەوانە عەبدوڕەحمانی کوڕمایەکیان کاک یوسف کوڕی کاک سەمیح کانەبیە لە هەولێر هەتا ئێستاشی سەر و شوێنێکیان نییە و ئەمەش بەڕاستی گلەیەکی زۆرمان هەیە لە هەم هیچ کەسێک هاتۆتە سەرخەدەوە ئەوی کار بکات لەو پێناوەی کە سوزانم سەر و شوێنی ئەم قوربانیانە لە وەبزانم شەشەمین ڕۆژ بە داوای کاگە بەکرۆوانە داوای دیNA لێکردین ئێمە شەمومان چون دیNAەکەمان کرد ئێستاش لەگەڵدا بێت چەندان جار تەلەفۆنمان بۆ کردن کاکە دیNAەکە گەیوە لەوێ پێشڕەو دەیگو نەگەیوە کەچی لێرە شەوانە تەلەفۆنیان بۆ کاکەەوە مەیتەکەی ئێوە تەدا ئەم پێم سەیرە حکوومەتێکی هەرێم بەحساب حکوومەتێکی دێموکراسی خوازم نازانم چی یعنی کەسانێک دادەنێ لە شوێنێک یعنی ئاستی تێگەیشتن بەو شێوەی بێ بە من بڵێ کاکەەوە مەیتەکە لەوێ یعنی تو منداڵت نییە یعنی چۆن ئەخلاقێکە چۆن ینی نابێ لایانی کەم دەوێت کابرا شارەزای دەروون ناسی بێ دەبێت شتێکی هەبێ ینی بەڕاستی ئەمە خەڵکی خۆمان نەدیتۆتەوە لە چاوێ با بە کوڕیەوە مەسئولنەوە خۆ خەڵکە هەمووی لە ئەوەی دروست نەکراوە هەموو یەک ئەوەیە ینی بەڕاستی زۆرم پێ سەیرە ئەو کەسانە دەکرێن بە بەرپرسی خەڵکێک ینی تەلەفۆن دەکارێت کاکە چ باسە وڵا کاکەوە دیNAەکە کراوە مەیتەکانی ئەوەی تێدا کاکەگە مەیتەکەی تێدا ڕقەمەکەم دێ بزانم چێ با بیهێنمەوە وڵا دوای دوسۆر کاکە وڵای شتەکە هەڵە بوو ناوەکانتان هەڵێ نازانم چ بوو ئەوە ینی زۆر عجائبم پێدێ لەو کوردستانەی کەسانێک بکرێن بە ڕسپی و دەمڕاستی خەڵکی ینی هەتا لێوە لێو گاڵتە بە خوێن و فرمێسکی خەڵکی بکەن ینی پێم سەیرە وەڵاهی خۆی پندێکی کوردی هەیە دەڵ ئینسان هەتا نەبێ باوک نابێ بە کوڕ نازانم ئەوانە خەڵکیان نییە ڕەحمیان نییە زەوی هیچ بە بەزەیەکیان نیە بەرامبەر ئێمە ئێوە هەوڵتان نەدا بگەنە یۆنان بۆ زۆرمان هەوڵدا ڤیزە لە ڕێی زۆربەی یعنی ئەوانێک دەزڕۆیشتۆکە هەر ینی ئێمە ئێستا کوڕێکم هەیە دکتۆرە لە دەخوێنێ ئێستا دەڵێ با بمێ مەیتەکان باسی مەیتان بێتەوە مەدانێ دەڵم چۆن ئێستا دەڵە تەلەفۆن دەکەم دەڵم ڤیزەم دەنێ ڕێک دەڵێن کاکە مەیت هەنە ینی نازانم شتێکی زۆر سیرم پێماوە ینی سەرم لێ دەسۆڕمێکە داوی ڤیزەیەکت کرد ئەوان دەڵن کاکە مەیتەکان ئامادەن ئەو دوای یەکەم جار گوتیان زریان و زانانە دواتر گوتیان وەڵا زریانەکەش بە کەسێکی ئەفغانستانی دەرچوو ئەلەو ڕۆژانە دیسان هەتا 22 ینی دوای ئەو ڕووداوی کەسیویەکی یەک لەسەر دا ئێمە دوای 6 ڕۆژ دیNAەکەمان کرد ئەوە هەمویان ئاگایان لێیە 22 لە وەزارەتیەوە کە دیاربوو دکتۆر موسەنا قسەی لەگەڵکردن دوایی کە مامۆستا کارزان لە ڕێی کاک هەندرێنەوە تەلەفۆنیان کرد بۆ کاکشێ عومەرەوە گوتیان کاکە ئەمڕۆ 12 بەو تاریخی دیNAەکەی گەشتۆتە سەفارەتی عێراقی هەتا دوای ئەو دوسێ ڕۆژانە دوای سەری ساڵ گەشتۆتە یعنی تۆبعەتەکەی یۆنان یعنی حتا ئەو برادرە دەیگوت یۆنان دەیگو وەڵای من گاڵتەم بە ئێوە دێ وەڵی معقولە ئێوە یعنی پێویستە هەمووتان لە ئاوێدا بخینکەن حکوومەتێک ئامادەنە بە دیNAەکتان بۆ بێنێ دیNAەکەی بگەین تێرە چاوەڕان لە حکوومەتی دەکەن ئەوانش هەموو ڕۆژ دەیانگو گەشتووە یعنی ئێستاژەوە داواکارم لە هەر لایەنە پەیوەندیدارەکان ئەوەی کە لە تواناندا مەسەلەن بەتایبەتی ئەو وەزارەتی دەرەوەی عێراق ینی کار بکات زانین ئەوانەی کە دیارنینەوە بێ سەر شوێنن هەموو خەڵکی هەیە بڵێن بۆ منە میسر ئەوە هەوڵی خەڵکی خۆی دەدا بەڵام ئێمە بێ کەس و ئەوە دەبۆیە داوام هەیە گەورە ئاسانی بکەین پەروەردگار پاداشتی زۆر سپاسان دەکەم ینی لە ڕێی ئێوە داوا دەکەم لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان جوڵەیە بکەن کاکە قابلە ینی بۆوان هیچی تێ ناچێ گەرنا ڤیزە بدەن بە خەڵکی داوایان لێ دەکەن هیچ شتێک ناکەن نازانم زۆر کەوسەرخان هەیە دەشمە خزمەتیان ئەویش یەکێکە لە کەسوکاری قوربانیان کەوسەرخان سڵاوت لێبێ بەخێر بێن سەرچاوم ببوورە ئەگەر عەزیەتی شتە دەم هەستت ئەوە ئەەکەم ئەگەر بکرێ چیرۆک و بەسەرهاتی نەوەکەی خۆتمان بۆ باسکە کە دەوترێت لەم ڕێگەیە بۆتە قوربانی بۆچی ئەم ڕێگەی گرتەبەر بۆچی ئەم ڕێگەی هەڵبژارد و گرفتەکەی لە چیا بوو ئێستا چۆن بێسەر و شوێنە یان بۆتە قوربانی سەرەتا بەناوی خۆی گەورە بەخشندەوە میرەبان وەڵایی ئەویش وەکو هەموو گەنجێک خولیا و هیوا و ئاواتێکی هەبوو خەبنیوی هەموو ئاواتی ئەوە بوو بگاتە وڵاتی خۆی و لەم وڵاتی خۆمان هیچ ئاواتێکیان نەهاتە دی وەکو گەنجەکان قوتی بەشکم منیش ئاواتم لەوێ بێتە دی بەڵام ئەوە بوو کە ڕۆیشتن ساڵی چەند بوو ڕۆشت ساڵی 2021 بەڵێ لە مانگێک لە تورکیامانەوە ڕۆژیان هاوڕێی هەبوو ناوەڵا ئامۆژنی لەگەڵ بوو پورزایەکی لەگەڵ بوو کوڕە خوشکمی لەگەڵ بوو بەڵام کوڕە خوشکەکەم ڕزگاری بوو هەر لەو ڕووداویواندا 53 نەفەر بوون لە چه ئاوێکە تووشی لە ئاوی وێنان دوورگەی کریتی
ئێوە پەیوەندیتان پێوە هەبوو هەتا ئەو کاتە؟ بەڵێ هەتا دەقەش بەڕێ کەوتن 3 ڕۆژ هەواڵیان نەبوو پاشی 3 ڕۆژەکەش ئەوە کوتیان یەختەکان غەرق بووە هیچ هەواڵیان نەبوو لەو کاتەوە هەتا ئێستا بێسەر و شوێنن 3 ڕۆژ لە ئاودا بوون کە و کارە ساتیان بەسەر هات دوایی هەتا ئێستا هیچ بەرپرس و لاانەکە هیچ کەسێکەم هیچ هاوڕێیەکی ئەوان بۆن بوونە مەسەلەن بە سەلامت گەیشتە بەرەوە یان ڕزگار کرایە بەڵێ سی کەس لەوان ڕزگاری بوو بەڵام هەتا ئێستا 18 نەفەر بێسەر و شوێنە لەوانەی ئێمە هیچ نەتەرمێک نەشتێک نەدۆزراوەتەوە لەو 18 نەفەرەی سێنزەیان کوردن فەحسی دیێنێمان کردووە بەڵام هەتا ئێستا لەو یەختەی ئێمە زۆر سەیرە هیچ شتێک نەدۆزراوەتەوە هیچ ئامارێک لەوان لەبوون بۆکان بەڵام سیحوتیان بە زیندوی ڕزگار کراون ئەوان هەواڵیان هەموو گەشتن بە دەرەوەی وڵات ئەوان بۆ خۆیان گەشتن بەس ئێمە هیچ شتێک دیار نییە ئەمە نزیکەی 2 ساڵە و ڕووداوە ڕووی داوە بەڵێ لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لە بەرپرسە خۆجێیەکان کێ هاوکاری کردوون بۆ ئەوی شوێنی نەوەکەتان بزانن وڵاتە ناوتەنە بەس فەحسی دینەکەمان کردووە زۆر سپاسی کاک بەکروان دەکەین ئەوان لەسەر خەت بوون ئەو کۆمەڵی پەنابەری ڕۆژهەڵات ئەوانە بەڵام داواکاری چێ فەحسی دیێنەی تا کرد وڵا لە ئەوەی لە هەولێر کردان داخە لە سلێمانی کردمان سلێمانی بەڵێ کردان گەیشتۆتە یۆنان وڵای هەتا ئێستا دەڵێن هیچ نەگەیشتووە هیچ شتێک نەدۆزراوەتەوە لە ئیمە هیچ شتێک یعنی ئێمە هیچ شتێکمان بۆ نەکراوە ئەو کێسە ئێمە جیاوازە لەگەڵ ئەو کێسی 7 نەفەرەکە هەتا ئێستا هیچ شتێک بۆ ئێمە نەکراوە ئێمە نوێنەریشیان بۆ نەناردوین چەند جار داوامان کردو نوێنەرمان بۆ بنێرن بۆ وێنان بۆ تورکیا چەند جار پەیوەندیان پێوە کردوین دەڵێن لە سزنەکانی وێ هەواڵیان شتێک هەیە وەکو پێڕابواردنێک پێمان ڕادەبێرن هیچ شتێکمان بۆ نەکراوە حکوومەتی یۆنان بە ڕسمی هیچ هاوکاریەکی کردوون نەخەری جێبکاریان نەکردوین دەڵێ هیچ شتێک لە دەڵێ ئێمە هەر ئاگاداری نین تەنانەت ئێمە زۆر جیاوازە ئەو کاتێک ئەو ڕووداوە ڕوویداوە 2 باخیرەی لێ بووە کۆپتەریان لەسەر بۆ بە ڕۆژ بۆ بە شەو نەبووە یۆنانی بوون باڵای کۆپتەرەکە وێنانی بۆ باخیرەکان یەکیان ئی تورکیا بووە یەکیان ئی ماڵتا بووە ینی هیچ لەوەیدا بێسەر و شوێنن ئەوانەی ئێمە ئیمە کێسەکەمان جیاوازە بەڵێ داواکاریتان چییە؟ داواکاریمان وەڵا ئەوەیە لە حکوومەتی هەرێم لە هەموودان دەست بە لایەن و بەرپرس و لایەنەکان لە دەرەوەی وڵا هەموو وڵاتەکان بۆمان هاوکاریمان بکەن بە هەر بەبوون و بە نەبوون هەواڵێکمان بدەنێ لە چاوەڕوانی نەجاتمان ئێوە 2 ساڵە ئێمە لە چاوەڕوانی هەواڵێک داین هیچ شتێکمان بۆ نەکراوە انشاءالله هەواڵی خۆشە بیستم ئینشاءالله بەتەما خۆی گەورە هەر لای ئێوە ئەگەر کەسێکی تر قسەی هەبێ پێشەوەی بچمە جەنابەت وێنەیەکت بەدەستەوەی ئەگەر مێکەکەمانم بدەیت یارکردنە بێ ناتوانانی قسە بکەیت کەسێکی تر فرم هەر پێمان بڵێ ئەم وێنەیە چییە ئەوە براتە؟ بڵێ چۆتە هەندەران ون بۆ بێسەر و شوێنە بێسەر شوێنە لەکەیەوە 22 حوتی 2021 لەگەڵ کەیوانە لەگەڵ کەیوان بڵێ هەر چاوەڕوانی هەواڵێکت بڵێ بەڵامی تر هیچ شتێک بۆ ئێمە ناکەن داواتان کردووە کەشتان بۆ بکەن زۆر گەڕاوین زۆر لە زۆر دەرگامانداوە بەڵام هیچ کەسێک هاوکاری ئێمەی نەکردووە بەداخەوە فەرموو ویستت قسە بکەی انشاءالله هەواڵی خۆشە بیستن ئێوەش سەرەتا بەخێر بێن سپاس ئەگەر مایکەکانی زیکەیتەوە سپاس کەیسەکەی ئێمەش ئەوان لە 21/12/2021 ئێمە گەڵ 7 نەفەرەکان برایەکەیش یەکێک بوو لەو گەنجانەی کە ویست و ئارەزوی هەبوو کە بڕا بۆ هەندەران یعنی زیاتر چۆن بڵێ هەڵخەڵەتاندنی برادەر و ڕەفیقەکانی بڵێن زۆر محاولێشمان لەگەڵ کەکەنێتێتە دەرەوە بەڵام کوتی هەر دەڕۆم برایەکەی بنیش لە 21/12 لەسەر 22 ساعت 7:30 ئێوارەکە بەڕێکەوتن تا توینەوە سبێنی ئێوارە 7:30 تەلەفۆنی کردی یەختەکەمان خەریقە نەقم دەبێ 2 مەتر بۆ 3 مەتر لەناو ئاوەکەی داماوە هەر ئەوەندە ئەو تەلەفۆنیان کرد و هیچ دەنجیان نەماوە لەوەش ئێستا ئەوان 12 کەسیان ڕزگاریان بووە ئەو 12ش دەڵێ ئێمە 25 بۆ 30 کەس بەسەر چوپەکەیەوە بووین ئەوانەی دیکەش هەموو لەسەر یەختەکەی بوونە بەڵام هەتا ئێستا لەو بەروارەوە هیچ تەنها نۆمەی دۆزراوەتەوە بەس ئێمە هەموو شتمان ناردووە بڵێن فەحسی دیێنێنمان ناردووە دەستخۆش لە ڕاستخان دەکەن ئەو زۆر هاوکاری کردین کۆمەڵی پەنابەرانیش چوونە سلێمانیش ئەنی کاکارزاوانیش بۆ خۆیان چونەوێنان ئەوان باشتر دەزانن ئەوان لەگەڵ یەنا قسەیان کردو چە شوێنیان کردووە بەڵام هەتا ئێستا
ئەو نۆکەسەلەی ڕزگار بە ئەوی دیکە هیچی هەواڵیان نوێت جوابێکیشیان انشاءالله هەواڵی خۆشە بیستن ئینشاڵڵا بێزنی خوای گەورە. بورن بەڕێزانەمانە کۆمەڵێک چیرۆک و بەسەرهاتن یان کەمینەیەکن لەو چیرۆک و بەسەرهاتانە ئەگەر بگەڕێ کە سوکاری قوربانیان وەرگری بەدەیان خێزان بەدەیان هاوڵاتیان دەڤەرە دەیان چیرۆک و داستانی جرێک بڕی لەم شێوەیان تیادایە کە ئینشاءالله هەمویان هەواڵی خۆشە بیستن بەڵام لە کۆی گشتی ئەمە کارەساتە ڕوودەدا لەم دەڤەرەوە لە هەرێمی کوردستان. من دەمەوێت بگەڕەوە لای ئەم بەڕێزانە جەنابەت ئەگەر قسەمان بۆ بکەی کاک ئاسۆ کۆساری چالاکوان. کاک ئاسۆ ئەگەر پێمان بڵێ ئەم چیرۆکانە لە بارودۆخی ئێستەی دەڤەری ڕاپەڕین گۆڕانکاریان کردووە بۆ نمونە مەسەرەن گەنجێک کە ئەم چیرۆکانە ئەبیستێ کەم ڕووداوانەی ئەبیستێ کە هەواڵی نقمبوونی یەختێک و بەلەمێک ئەبیستێ ڕانهاشڵێکی بیر ناکاتەوە مەسەلەن گۆڕانکاری بەسەر هیزر و هەستیان نایەت بڕیار بدا مەسەلەن کە ئیتر نەڕوا ڕوو نەکاتە هەندەرە. سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێز. طبعاً من دەمێ بگەڕێمەوە یەکەم جار بووە بنەمای کۆچ چییە؟ بە بڕوای من چوار بنەمای سەرێکی هەیە. بنەمایەکیان سایکۆلۆژیە کە بە درێژای مێژوو مرۆڤ حەزی لە کۆچ بووە وە شوێن گۆڕکەی کردووە. بنەمایەکی تریان کۆمەڵایەتیە لە نیشتیمانی ئێمە چونکە عورف و عاداتێکی تایبەتمانەیە هەندێک جار کێشە کۆمەڵایەتیەکان وا لە دەکا کە گەنجانمان کۆچکەن. بنەمایەکی تریان بنەمایەکی با بڵین ئابوووریە کە بەداخەوە بنەما ئابوووریەکە و تەنانەت کۆمەڵایی و سایکۆلۆژیەکەش بە بڕوای من هەرسێکیان کە ئەمە سێ خاڵی چوارەمیان لە لای من خاڵی جەوەرێ بنەمای سیاسیە. چکە بنەمای سیاست واتە بەڕێوەبردننی وڵات لکە بەداخەوە لە وڵاتی ئەمە سیاست بە شتێکی کە پێناسەکراوە. لە وڵاتی ئمە هۆکاری سەرێکی کە بۆتە هۆی کۆچی گەنجان مەسلەی بابەتە سیاسەکانە. بابەتە سیاسەکان بە جۆرێ قۆڵ بۆتەوە تا داکشاوە بۆ مەسلەی ئابووری، کێشەی ئابووری، کێشەی کۆمەڵاتی، کێشەی سایکۆلۆژی. دێمە سەر پرسیارەکەی جەنابەت جێی داخە بارودۆخەکە ئەوەندە فشارە لەسەر لاوانی ئێمە، یعنی ئەوەندە بارودۆخی ئابووری سیاسی کۆمەڵاتی فشارێکی ئەوەندە زۆرە هەموو ئەو ڕووداوانێکە کە بە بەرچاوی هەموو لاوەکانمانەوە ڕوەدات کەچی هێشتا ئەگەر لاوانمان بدوێنی وە دەرفەتی هەبێ بەجددی ینی زیاتر لەوەی کە کۆچی کردووە کۆچەکە. ئەم پرۆسی ئێستا بەردەوامە؟ بەڵێ حتمما بەردەوامە چونکە بۆ لەبەر ئەوەی کە وەکو گوتم فشارە ئابووری سیاسی کۆمەڵاتیەکان ئەوەندە کاریگەری خسۆتە سەر تاچی کورد یاخود لاوانی کورد کە هیچ لەبەر چاو ناگرن. بەداخەوە کە ئەمە من وەکو گوتم هۆکارەکەی هۆکاری سیاسیە، هۆکاری سیاسی لە وڵاتی ئێمە بارودۆخەکەی زۆر ئاڵۆز و قرس کردووە لەسەر دۆخی بیرکردنەوەی گەنجان کە وا بکەن هەموو سەختێک گەرنەبەر. هۆکارەکەشی چیە لەم وڵاتەیە ڕوبەڕووبنەوەی مەدەنیانە کراوە بەداخەوە لەو پەڕی توندوتیژی وەڵام دراوەتەوانێ لاوانی ئەم وڵاتە کاتێک دەبینی کۆمەلگا دابەشی دوو کراوە لەلایەن سیاسی و دەسەڵاتدارانەوە کۆمەڵێکیان لەبەرەوەی هیچ دەرفەتی ژیانی بۆ نێشراوەتە کراوە بە چەکدار. ئەم کۆمەڵە چەکدارە بۆی دیفاع لە قوتی خۆی بکە لە بەرامبەر ئەو کۆمەڵی تری کە بێ ئیشوکارە لەم نیشتیمانەیەدا کەوتونە بەرامبەر یەکتری. کاتێک ئەم گەنجە دەوێت بە شێوکی مەدەنی ڕوبەڕووی دۆخە سیاسەکە بێتەوە ڕاستی کاتەوە بە ئەو پەڕی توندوتیژی بە سیلا یاخو بە چەک وەڵامی ئەدرێتەوە ئەم لێرەیان ناومێت دەبێت بۆ هیچ ڕێگایکی بۆ نامێتەوە یان کۆچ یا ئەوە تا ئەبێ ئەمیش دەست داتەوە چەک و لە بەرامبەر دەسەڵاتدا بۆی باری لاری سیاسی ڕاست کاتەوە. لێرەدا عفونکە لێرەدا لاوانی ئێمە پەنان نەبردووە بۆ چەک، پەنان ناچار بوون پەنان بردووە بۆ کۆچ. لە هەر شوێنێکە دیاردەیەک سەر هەڵەدا یان بارودۆخێکی نەخوازرا و حاڵەتێک سەر هەڵەدا بەرپرسانی ئەو وڵاتەیان ئەو ناوچەیە ئیشی لەسەرەکەن بۆ چارەسەرکردنی تا ئێستا مەسەرەن جیاواز لە ناوچەکانی تر لەم دەڤەری ئێوە ئیش لەسەر ئەوە کراوە کە بیرڕای گەنجان بگۆڕێت دەرفەتی کارکردنیان بۆ بڕاستیان ڕێچوزانم وا بکەن کە لێرە بمێنەوە و بیرۆکەی هەندەران لە ئیجاری لێ مەشیاناکەنە دەرەوە. نەخێر بەداخەوە ینی ئەو پەڕی بێ ینی دەتوانین بڵێ ئەم دەسەڵاتە باوەڕکە دەسەڵاتێکی داگیرکار ڕەنگە گەر لەم نیشتیمانە بە تۆزێک لەبەر خاتی مانەوەی خۆی باشتر لە خەمی ئەم خەڵکەدا بووە.
نەخێر بە پێچەوانەوە نەک هەلێکی نەڕەخساندووە نەگوای نەکردو کە کاریگەری هەبێت و کەمی کاتەوە ئەم کۆچە بە پێچەوانەوە ئێستاش شاری زیاترەیە بۆچی بە نمونە ئێستا لای من مامۆسام لە خوێندنگایەک دوێنێ یەکێک لە مامۆستادانە مەزراوەکانمان کە ئەم دەسەڵاتە ناونیشانی سەیسەری بۆ داتاشێون ئەمە دانە نەمەزراوە ئەمە مەسەنگی وانە بێژە ئەمە گرێبەسە ئیلاخری هەمووشی هەر مامۆسا و یەک پیشە هەیە بەرحاڵ دوێنێ مامۆسایەکمان چۆتەوە لە بەرەوەی کەسێکی تر هاتوۆتەوە میلاکە هاتوۆتەوە جێگاکەی کەواتە نەخێر زیاتر بەرەو بێکاری دەڕوە بە تایبەتی ئەم دەفەرە کە کۆچی بۆچی زیاترە ئێمە ناوچەکەمان ناوچەیەکی پەراوێزە یاخود با بڵێ سەرسووتێکی نیشتیمانەکەمانە هیچ ڕێگایەکی بازرگانی بەسەرەوە نیە و وەکو هاوڕێیان بە ئاماژیان پێکرد هیچ وە بەرهێنێکی ئامادەنی لێرە سەرماکەی خۆی بخاتە گەڕ بە هەر هۆکار و بیانوێک بێتەوان عادەتەن بازرگانی و بە وەرهێنەکان بە دوای قازانجی خۆیانەوە دەگەڕێن جێی داخە بەڕاستی نەک کار ئاسایی نەکردن نەک کاری لەسەر نەکردووە زۆر لە پێشتر بێباکانەتر بۆچی لەوانەیە لە چەند ساڵی ڕابردوو لە کابینەکانی تری حکوومەتدا مەسەلەن لەوانە لێرە لەم شارەیە یاخود چەند یەکەیەکی ئیداری توانی بێتی چەند خزمەتگوزاری بکە ئێستا بە جۆرێک بۆتە مەرکەزی قەرار بۆ خزمەتگوزاریەکان کە بەڕاستی ئەو خزمەتگوزاریە کەم و کورتیانی کە هەش بۆ ئەوش نەماوە لەم نیشتیمانەدا بەتایبەتی و لەم دەفەرەشدا بەڕاستی جێداخە بە جۆرێک حکومڕانی تیا دەکرێت کەمە پێمان وایە داگیرکەرانی ئەم نیشتیمانە بۆ جۆرە مامەڵیان لەگەڵ نەکردو بەخرا سپاس کاک هەڵۆ جەنابەت ئەگەر پێمان بڵێ چۆن دەکرێن بارودۆخە گۆڕانکاری تیا بکەین حکوومەت چی بکە بۆی گۆڕانکاری لەم حاڵەت و دیاردەیەدا بکە بۆی گەنجانی ئەم دەڤەرە چیتر بیر لە چوونە دەرەوە نەکەنەوە چیتر چیرۆکی نوێی خەمناک لەم دەڤەرەیە دروست نەبێتەوە دەست خۆش بێ بەڵام ئەو پرسیارە پێویستی بە پێشەکی هەیە ئایا گەنجان بۆ کۆز دەکەن ئەو پرسیارەیە کە دەسەڵات دەیکا بەڵام ئەو پرسیارە غەڵەتە ئایا گەنجان بۆ بە زۆر کۆچیان پێ دەکرێت بۆ خەڵاسۆ دەکرێن بۆ دەرفێندرێن لە شوێنی خۆیان خۆیان ئارەزومەندی کۆچ نین ناچارن یعنی زرۆفێکیان بەسەردا سەپێنراوە ناچارە زیندانێکە چوارچێوێکە بە دەوری خۆیدا دەوێت لێ ڕاکە لی بێتە دەرەوە ئەو حقیقەتێکە هیچ ماڵێک نینە کۆڵی لەوە بکە یعنی کۆز دیاردەیەکی ناچاریە لە ئەنجامی چیوە سەر هەڵدەدا لە ئەنجامی ئەوەیە کە ئەو کەسە خەونێکی بۆ ژیان ئەو خەونە لێرە بەدی نایە دەسەڵات وەکو چۆن قاچی بڕیوەتەوە کە خەونەکەیەتی ئەو جەدەڵە ڕاکە بەبێ قاچ بۆ شوێ ڕاکە یعنی ژینگەیەکە وەکو ژینگەیەک دەچێ وەکو ڕاوچێکی خراپ کە ئیشی بە هەر باڵندەیەک نەبێ دەیکوژێ هەر حیواناتێک کە لە شاق ببینێ دەیکوژێ سیرکە هیچ ئاژەڵێکی کێوی بە شاخکانەوە ماوە باڵندەیەک ماوە یان وەکو ڕاوچێکی خراپ وایە یعنی هیواتی هەڵفراندنە هیواتی تێکدانە یعنی لەسەر ئەساسی بیناکردن نەهاتووە وەکو بڵێن چۆنە شۆڕشەیەکە کڵپەیەک هەڵای ساوە و هاتووە و نازانێت بۆ هات نازانێت بۆ کوێ دەڕوە یعنی هیچیش لە ئیدارە نازانێت لە بەڕێوەبردن نازانێت باشەوە هەموو سەرچاوە مرۆیە هەیە ئەرێ پرسیارە لە خۆمان بکەین ئەڵمانیا بەریتانیا وڵاتانی ئەوروپی پێشوازی لە سەدان و هەزاران پەنابەر دەکەن بۆ پێویستیان بە هەلیکارە باشە بۆ ئەو حاقلێتە بۆ لێرە بەکارنێنین ئێمەش ئەو هەلیکاری خۆمان لە پێناوی خۆمان بەکاربێنینەوە لە کاتێکدا بیرەنەوتەکانمان فرۆش کۆمپانیاکان یعنی بەسیترشت ئاو پارەی ئاو لە جێت حکومت کۆی کاتەوە داوێتە کۆمپانیایەک بە 10,000 4,000 بۆ کۆمپانیەکە 6,000 بۆ حکومت یان گاڵتە زاڕیە ئەو 4,000 وەرە دابشکە بەسەر گەنجاندا هەلیکاریان بۆ بدۆزەوە قەرزی دەریشخانیان بدەیە یعنی ئەندێشت هەیە لە وڵاتە معانات بۆ نمونە یعنی ناکرێت من 10 ساڵ بەس لەبەرەوەی 10 ساڵ زووتر لەدایک بووم خوێندنم تەواو کرد و تەعین بووم کەسێک لە گەڕەکەکەمدا 10 ساڵ دوای من لەدایک بوو 10 ساڵ دوای من خوێندوێتی 10 ساڵان دوای من تەخەڕوجی کردو دەبێ بێکار بێ تۆ پێت وایە ئەوەی تۆ دەیزانی و هەستی پێەکەی بەرپرسان و دەسەڵاتیش دەیزانێ هەستی پێەکە بەڵێ ئەمە حقیقەتێکە دەسەڵات بۆچی چارەسەری ناکە چارەسەرەکە بریتە لە دادپەروەری بریتە لە مەرگی خۆیان شتێک ناکە کۆتایی بمەرگی خۆی بێ لەبەرەوەی بڵین کاکە وەرە مەسئولێک تۆش دەبێ وەکو باوکی من بژیەی وەکو ماڵی من بژیەی کوڕە مەسئولەکان دەبێ ئێوەش وەک مە بژیان ئایا ئەو لە کۆشکە باڵاکەی خۆی کۆشکە سەدقاتیەکەی خۆی دێتە خوارێ لە خانوویەکی گڵی یا خانوویەکی قاتیدا بژیە ئەو پرسیار ئەساسیەکەیە ئایا دەسەڵات ئامادەیە واز لە خۆشگوزەرانی خۆی بێنێ لە پێناوی ئەو میلەتەدا بەدڵنیایەوە نەخێر کەواتە بۆ ئەوەی گەنجان بەڕاستی پێوڵەوە گەنجانەی کە ڕۆشتن بۆ هەندەران کەسی خۆمانن بێ خۆمانە دەزانین ئەو گەنجانەش لێرە ماونی ئێمن ئەوانەی لە ئەوروپان پێیانمان هەیە بۆیان کە پرسیارێکی شخصیت لێ بکەم کاک هەڵۆ تۆ بۆ خۆت
بە باشی ئێزانی چوونە دەرەوە وڵات بەجێهێشتن بە چارەسەر و چارەسەری کێشەکانی ئێزانی مەسلەی کۆچ ئیجباریە بۆ نمونە ساڵی 2011 تۆزێک ژینگەی کوردستان لەبار بوو تا ڕادەیەک دادپەروەری هەبوو لە ئیش و کاردا کەسێک کاسبی کرد بە دەیتوانێت خۆ بژێنێ گەنجان کۆچی پێچەوانە دروست بوو بۆ دروست بوو بەس لەبەر ئەوەی قۆڕەخکاری نەما بوو سلفەی عقاری دەدرا سلفەی زەواز دەدرا هەر کەسێ توانێت ئیشکردنی هەبا دەیتوانێت ماڵی بەڕێوە بەرێ بەڵام ئێستا من چ لە براکەی خۆم بکەم 6 ساڵ تاخیرم کرد دەمگو نابێ بچی بۆ ئەوروپا کوتی دەچم دەمگو نابێ بچی 6 دانە ساڵ ئاخری لە کۆتایی دات مەسەر و قەناعەتی کە بڕوە بۆ بڕوە تەمەن دەچێتە سەر تەمەنی 18 ساڵ بوو دەیگو دەڕۆم تەمەنی بوو بە 24 ساڵ چ بکە 6 ساڵی کرد چاوەڕێ بکە 30 ساڵ توخوا عیب نییە کەسێک زانکۆ تەواوکە تەمەنی 30 ساڵ بێ بەدایکی بڵە 5,000 دەیە بە باوک بڵە 5,000 دەیە گەنج مردنی پێخۆشترە لەوەی بەزەلیلی بژیە. زۆر سپاسکەک هەڵە و بەڕێزانەی کە لەگەڵ جەنابتان تەشریفیان هێناوە گە قسەیەکی ئیزافیان هەبێ ئێوە فەرموو. سەرەتا بەخێر بێن سەرچاوان من لێرەوە زۆر سپاسی کاک بەکر دەکەم بەتە لەگەڵ ویستم بانزی بکەمەوە فەرموو. سەرتا بەخێر بێن سەرچاوان لێرەوە زۆر سپاسی کاک بەکر دەکەم وەکو سەرۆکی کۆچبەران لە هەرێمی کوردستان سپاسی پێشڕەوە عەبدوڵڵا دەکەم لە یۆنان کە بەدەم داواکاریەکە ئێمە هاتنەوە لێرەش داوا لە کەناڵەکەی ئێوە داوا لە هەموو بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیەگرەکەی و بەڕێز پاڤێڵ دەکەم و داوا لە هەموو ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکەم چارەنووسی ڕۆڵەکانی ئێمە بە دیار بخەن. سپاستان دەکەم. سپاس بۆ ئێوە ئینشاءڵڵا هەروە دەبێت. فەرموو. بەخێر بن سەرچاو پێمە لە ئیزافەدا هەموو شتێکیان وتووە ئەگەر ئێوە پرسیارێکتان هەبێ ئەمە جواب دەین. سپاستانەکەم. وەڵی جا قسەیەکت هەبێ بۆ گەنجان بۆ بەرپرسان توزانم بۆ بە وڵی وەکو قسە بۆ دەسەڵات پێم وایە گەنج هیچ شتێکی بۆ نەکراوە و هیچ شتێکی بۆ ناکرێت لە وڵاتەدا هەتا خاوەنی ئەو دەسەڵات و ئەم بیرۆکەی ئێستا بین هیچ شتێک ناکرێت. سپاس دەکەم سپاسی ئێوە دەکەم سپاسی کاک بەکر و فەنەبەرگەراوەکان دەکەم کە هاوکاری ئێمەیان کرد لەو کەیسەی ئێمەدا بەڕاستی ئەوان خەمخۆری ئێمە بوون زۆر سپاسی کاک پێشڕە و کاک بەکر وانە دەکەم. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. بەڕێزان ئێوە لەم بەربزانین ئەگەر شتێک هەبێ بە ئیزافە کەسوکاریە و قوربانیانن کەسوکاریە و گەنجانن کە ویستویانە بچنە دەرەوە قسەیەکتان هەبێ بەوتن. وڵاییجا من وەکو خۆم بڵێ کۆچ لە ئێستادا بە حاڵەتێکی زەرور دەزانم لەبەرەوەی زروفەکە زۆر نان لەبارە بۆ گەنجی ئێمە لەگەڵەوەش کە خاوەنی قوربانین هێشتا بە زەروری بەڵێ من کوڕێکم لەدەست داوە وا حساب بکەین بڵێ تاسە چارەنووسیشی نادیارە بەڵام من بێ ئومێدیم پێوە دیارە بەڵام هێشتا بە زەروریە زانی کۆچ بەڵێ بۆچی لەو بڕواایە یایی وەڵی گەنجی ئێمە لە وڵاتێدا ناومێدە زۆر بێبەش کراوە لە زۆر شتی مافی سەرەتاییش من کوڕەکەی خۆم زۆر هیوام پێی هەبوو بۆ ژیان بۆ خۆشی زۆر هیوای هەبوو بەڵام بە هیواکانی خۆی نەگەیشت لەبەرەوەی تاکە سەرچاوی خوێندن بوو کە تەواوی بکە و زۆر دڵی پێی خۆش بوو بەڵام نەیتوانی ئەو دەرفەتەش حەز دەکرد لێرە بمایێتەوە و چوزانم هەویوا ئاواتەکانی لێرە بەدەست ئەمەت پێوت یان بەڵێ من وەکو دەسەوسان بووی لەوەی ڕێگری لێ بەرەوەڵا من وەکو خۆم زۆر محاولەم لەگە کرد لەگە ئەوە بوو منداڵ دەمگون نابێت لە خۆم دوورکەوێتەوە دایمە دەبێت منداڵەکەم لە خۆم نێزیک بێ بەڵام کاتێک گەورە بوو تەمەنی 17 ساڵ بوو زۆر بیرکردنەوەی چوا بیری دەکردەوە یعنی بڕوا بکە من نەمدەتوانی ئەو بیرکردنەوەی تەمەنی چەند بوو کە ڕۆشت توی وڵا 16 ساڵ بوو بەڵام کە ڕۆی لە ڕێگا بڵێ لە 12 حەوت لە ئەستەمبوڵ یادی لە دایک بوونیان بۆ کرد 22 حەوتیش ئەو کارە ساتەی بەسەر هات. بڵێ چیت هەیە بۆ گەنجەکانی تر لەم دەڤەرە؟ وەڵی من تازە بڵێ نەڵێن کوڕەکەی خۆم تازە ڕۆی لە دەستمدا بەڵام هیوادارم هیچ کەسێک وەک ئێمە بەسەر نەیە ئەو حاڵەتی ئێمە بەڕاستی زۆر ناخۆشە ئەو چاوەڕوانیە بەڵام بڵێن و نەڵێن گەنجی ئەم وڵاتەی لەبەر ئەوەی بێ ئومێدە و ناومێدی پێوە دیارە بەڕاستی ئەو کۆچە ڕناوەستەوە بە ئاسانی ئەگەر بێت و چارەسەرێکی بۆ نەدیندرێتەوە و ژیانی گەنج خۆش نەکرێ و گەنج ڕزگار نەکرێت لە وەسعیدا بەڕاستی خەڵکەکە هەر دەڕۆ ڕناوەستێ. سپاس جەنابتان چیتان هەیە بەوتن فەرموون تۆشی چت نییە؟ سپاس ئامادەبوونتانەکەم کاک کایزان
با لە جەنابەت بپرسم وەکو نوێنەری کەسوکاری بێسەر و شوێنان تا ئێستا وەکو ئامار چەند بێسەر و شوێنوان هەیە لەم دەڤەرە؟ ئەوەی ئێمە قسمانە ڕوو ئەو ئامارە کاک بەکرد ئاماژەی پێدا مەبەستم ئاماری بەرواری 2021 بوو کە یەختێک بە هەفتا سەرنشینەوە ژێر ئاوکەوت ئەوەی بەڕێزیان هی یەکی 11 بوو کە لە دوورگەی ماندیلاوە و لە نزیک دوورگەی ئێڤیا و ئەندرۆس ڕووداوەکە بەداخەوە ڕوویدا کە تا ئێستا دوو هاوڵاتی هەرێمی کوردستان بێسەر و شوێنن ئەوەی کە ئێمە لە بەردەستماندایە کە لە ماوەی ساڵی 2021 بۆ 2022 تا ئێستا نزیکەی 35 کەس بێسەر و شوێن بووە جەنازیان نەگەڕاوەتەوە و ئێمە لە هەوڵەکانمان کە بێسەر و شوێنن لەوەی کە لە وڵاتی یۆنان یاخود لە دوورگەی ئیزا پەیوەندیدارەکان چیتەن پێڵێن بەڕاستکاوی لەوەی لە ئێمە کە ماوەی ڕابردوو کە چوین بۆ یۆنان بە سوپاسەوە کە ئێوە چوون بۆ یۆنان بەڵێ چوین بۆ یۆنان بۆچی ویستان بچن لە ڕێکیەوە چوون بۆ یۆنان بەڵێ ئێمە بەهۆی ڕووداوەکەی 2021 هی ساڵێک بەر لە ئێستا بە سوپاسەوە لە ڕێگەی مامۆساعلی باپیر سەرۆکی کۆمەڵ و لەسەر ئەرشی بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکی پێشووی کۆماری عێراق کە هاوکار و دەستوارگرمان بوو لە وەرگرتنی ڤیزا و لەسەر ئەرشی بەڕێزیان ئێمە چوونە یۆنان سوپاسی هەموو ئەوانەی تریش دەکەین کە هاوکارمان بوون ئێمە 2 هەفتە لە یۆنان بووین لە سۆراغی ڕۆڵە بێسەر و شوێنبووەکانی خۆمان و ئەوانی پێش خۆمان دیار ئێمە ماوەی هەفتەیەک لە ئەسینا بووین لە ئامۆنیا و دواتریش ماوەی چەند ڕۆژێک چوین بۆ دوورگەی سانتۆرینی و لەوێ لە نزیکەوە لەگەڵ بەرپرسانی دوورگەی سانتۆرینی پۆلیسی سانتۆرینی و بەرپرسی پۆلیسی دەریاوانی سانتۆرینی بەرپرسی فڕۆکەوانی دەریاوانی سانتۆرینی کۆبووینەوە ئەو ڕووداوانی کە بەداخەوە ڕوو دەدەن پێشوەختە پۆلیسیان لێ ئاگدار ناکرێتەوە و بەداخەوە کۆچبەرانیش ئەو هۆشیاریە یاسایی و ئەو هۆشیاریە تەندروستیە نییە کە پێشەوەی کە حادیسەکە بقەومێ زووتر لایانی پەیوەندیدار ئاگدارکردنەوە بەڵکو بە ئومێدی ئەوە چاوەڕێ دەکەن کە دەرچن ڕۆڵی خراپ نبینێ لەم نێوەندەدا بەڵێ ینی ئەو ڕووداوانی کە ڕوودن قاچاقچی بەداخەوە ڕێگە نادن کە تەلەفۆن بۆ پۆلیس بکرێت دەڵێت دەردەچین یان یختەکەمان چاک دەبێتەوە دوای ئەوەی کە کار لە کار دەترازێ و لایانی یۆناژی بەداخەوە کەم تەرخەمە چونکە ئەو ڕووداوێکی ئێمە بەڕاستی تەنها 20 خولەک دوور بوو لە دوورگەی سانتۆرینی کە لە ڕێگەی فڕۆکەوە دەتوانرا هەمویان ئازاد بکرێن بەڵام ئەوان هەر یەختێک کە نوقم بێ و ژێر ئاو بکەی و بەهانایەوە بچێ خەڵکی هەرێمی کوردستان هەموو ڕوو لەو ڕێیە دەکات کە بە دەریای ئیزەدا بپەڕێتەوە بگاتە یۆنان بگاتە وڵاتانی ئەوروپا و بگاتە بەریتانیا بەڵام ئەگەر ئەو ڕووداوە کارەساتانە دەبینێ بۆیە ترسی لێ دەنیشێ و ڕووداوەکان ئاماژەن بەوەی کە کۆچ لە 2022 کەمتر بووە بە بەراورد بە ساڵی 2021 بۆیە بەڕاستی ئێمە لەو سەفرە کە دواتر 1-2 جەنازەمان هی خۆمان دۆزیەوە و سۆراغی ئەوانەی تریشمان کرد دیارە نەگەیشتون بە دەستی پۆلیس و هیچ ئاسەوارێکیان نییە و لە ئێستاشدا بەڕاستی کەمپەکان سزنەکان و مەیتخانەکان چکە بەڕاستی یۆنا وڵاتێکی گەورەیە و هەمووی دوورگەیە و ئەوانی ڕاستی بەهۆی ئەو کەیسەوە زۆر سەرقاڵن و پێیان سیر و ئێمە کە لەلایەن کۆماری عێراق و سەرۆک کۆماری عێراقەوە پشتگیری کراوین کە هاتوین بۆ وڵاتەوە دوو کەیسێکی لەو جۆرە کەوتوینەکە نەتەوەکانی تر کە یەختێک بەو جۆرەی لێدێ ئەوەندە بە پەرۆژ ڕۆڵەکانی خۆیانەوە نین بۆیە ئێمە بەڕاستی کە لایانی کەم دەرخەم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە نزیکەی 3 مانگ لەسەر خەت بووین لە بۆ پێدانی ڤیزە ئامادە نەبوون هەموو ئیسعدادێکی یاسایی و داراییشمان دەرڕی بوو بۆیان نەکردین و لە ڕێی بەغداوە کارەکەمان کرد و بەسواسەوە کە نوێنەری دەستگای لوتکە لە یۆنان شێخ حوسێن هاوکار و دەستبارگرمان بوو و دەستگای لوتکە و لێرەش بەڕێز کاکبەکر وەکو سەرۆکی کۆمەڵە پەنابەرەگەڕاوەکان کە لە مەڕاستیمی گەڕانەوەی جەنازەکان لە دەروازەی شار هاوکار و دەستبارگرمان بوو و بەڕێز سەرپەرشتیاری دادی ڕاپەڕین قایمقامی دەرڕاپەڕین و پۆلیس و ئاساییش هاوکارمان بوو لە گەڕانەوەی ئەو جەنازانە و لە ڕێکارەکان بەڵام من ئەوە دەپرسم کە
بە سوپاسەوە کە ئینسان نابێ بئینسافی من لەم یشکری ناسە لەم یشکری لا حکوومەت ئامادەباشی دەردەبڕی بۆ هەر جەنازەیەکە لە یۆنانە بەبڕی 3000 دلار بەڵام بە هەر گەنجێک کە لە وڵاتی خۆی بە زیندویی ڕێزی لێ بگیرێ 3000 دلار لە جەنازەکەی مەدا بەڵکو 300 دلار بدە هەلیکارێکی دەستکەوێ ماگانە 300 دلارێکی دەستکەوێ با 200 دلار بێ باشترە لەوەی کە ڕۆحی خۆی فیدای ئەوکەوە ئەو دایکانە جەرگ سوتاو بوون بەداخەوە ئەو باوکانە جەرگ سوتاو بوون کە هەمویان لە پێناو ئایندەیەکی باشتر بۆ خۆیان و ڕۆڵەکانیان دەیانەوێت ژیانی خۆیان بکەن بەڵام ژیانی ئەوانە بەداخەوە دەبێتە چاوەڕوانیەک تاکو کۆتایی هیوادارم خی گەور دڵنەوەی هەموو لە یەکمان بدا و کۆتایی بم کەیس و ناسۆرە بێت و هەواڵی خۆش بە هەموو لە یەکمان بگات شاڵەکە کێ بەکرد تۆ کۆتایی بە بەرنامەکە بێنە چی ماوە بە وتن وەڵام من سەرەتا دەمیست بڵم بەداخەوە چاوەڕێ ئەوم دەکرد بەرپرسانی حکومی ئیداری ئەم دەڤەرە وەکو خەمخۆرێک وەکو بەشداربوون لە هاوخەمی ئەو بێسەر و شوێن و خاوەن قوربانیەکان لێرە حزوریان نەبایە بەڕاستی ئەوە تەمەنام دەکرد لێرەبانە بەڵام بەداخەوە کە نەهاتوونەوە چیان پێ ئەکرێ دەکرێت من با یەکشت بڵم من وەکو کۆسەرۆکی کۆمەڵی پەنابەرگراوەکانی ئەوروپا لە سەراسەر یارێمی کوردستان پێم وایە لوتکەی دەسەڵات بێ ئاگایە یاخود لە هەندێک شت نایبینێت من وای دەبینم بەشێک لە دەسەڵاتداران بەشێک لە ئەو بەرپرسانەی کە لە خوار لوتکەی دەسەڵاتەوە من باز لوتکەی دەسەڵات سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی سەرۆکی هەرێم و جێگرەکەی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی لەو بێتە خوارەوە من پێم وایە کۆمەڵێک مشەخۆر کەوتونە سەر ژیانی ئەم میلەتە و پەردەیەکی ڕەش و تاریکیان دروستکردووە لە نێوان هاوڵاتیانی ئەم هەرێمە و ئەم ترۆپچی دەسەڵاتە کە هەر سێک سەرۆکاتێکە ناومێنە ینی ممچین نییە من پێم وایە دەسەڵات ئەوە نبینێ ئەگەر بیبینی باە بەڕاستی بەو شێوازە خەمسارد و پشتگوێی نەدەخست ئەم هاوڵاتیانە بۆ نمونە لە دەڤەری ڕاپەڕین لە ساڵی 2021 بۆ 22 لە هەرێمی کوردستان 28,000 هاوڵاتی سەفەری کردووە کۆچی کردووە نیشتیمانیان جێهێشتووە چی هیوا ئاواتیانە یەخسویان تە کۆڵە پشتەکانە خۆیان ڕادستی قەدەر کردووە لە ناو 26,000 1970 کەسی هی دەڤەری پشدەر و بیتوێنە کە لە 9 قەزا پێک دێ ینی منطق نییە دەسەڵات پێم وایە کە ترۆپکی دەسەڵات ئاگای لەوە بێ لە دەستدانی 1970 هاوڵاتی لە 165 بۆ هەفتای گەنجە کە وەک باسییان کرد گەنج سەرمایی وڵاتە گەنج هێزی دەست و کارە باشە 2000 وەکو جۆرجیا چەند وڵاتێکی ترمان لێ دێ کە گەنجت نەما بەڕاستی تۆ دەبێت گەنج چاور دەکەی بۆ کار بۆ کۆمەڵێک شتی تر ئەوە لەلایەک من دەسەڵات چۆن جوابی ئەو خوشکان و دایکانمان دەداتەوە کەوانەیە کە ئێستا هەر یەکێک لێمە خوشکی هەیە کچی هەیە ئامۆزای هەیە کە نەچوونە پرۆسی هاوسەرگیریەوە تەمەنیان بەرەو قەیرەبوون دەچێت ئەوەش ئۆباڵەکەی بەگردنی حکوومەتە بەگردنی دەسەڵاتە 2000 دەبێت خەمێکیش لەو ڕەگەزی مێ بخوا ئێمە ئامارمان وەرگتووە لە زانکۆی ڕاپەڕین هین ئەم ساڵی 2021 بۆ 22 ڕێژەی ڕەگەزی نێر 1884 ڕەگەزی نێری تێدا بەرابەر بە 3888 ڕەگەزی مێ ئەوە هەمووی بەڵێ هۆکارەکەشی ئەوەیە کە گەنج دەڕوا گەنجمان نەماوە بۆیە من لەلایەکەشەوە بەڕاستی ڕەخنەی خۆمان وەکو کۆمەڵی پەنابەران ئاراستەی تەواوی قونسوڵخانەکانی هەرێمی کوردستان دەکەین کە بەڕاستی ڤیزەیان بەڕووی هاوڵاتیاندا داخستووە ناکرێت بەڕاستی هاوڵاتیەک بێ گەشتێک بکات لە ئامادە بێ زمانی ڕێکاری یاسایی و مادی دابنێت گەشتێک بکاو بێتەوە ممچینی ئێمە کۆمەڵی پەنابەران لە مانجی دەی 2000 ئیم ساڵی ڕابرد گەشتێکی مەدانیمان کردووە بەس لە پێناو دۆزی پەنابەر لە نێوان ڕەوشی پەنابەر لەسەر ئەرکی خۆمان لەسەر باخەڵی خۆمان 2000 تەواوی داتا و زانیاریەکانمان کۆ کردەوە تا و کاتێک گەیشتوون بە پەرلەمانی یەکێتی ئەوروپا لە لۆکسمبۆرگ لە پەرلەمان دانیشتوینە پەیامی تەواوی ئەو پەنابەرانەی کە لە ساڵانی 2009 بۆ 13 گەڕاونەتەوە سەردەمی قۆناغی زێڕین بوو هەلیکارە بوو وەک کاکەڵۆ باسی پێکرد ئەوانە بەشێکی زۆری گەڕاونەتەوە جارێکتر بۆ ئەوروپا بەشێکی ماوەتەوە پەیامەکەمان داواتە دەستی پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا ئەویان پێگوتوین کە هەر یعنی سەدان جۆرەکێ ساتووە لەسەر مامەڵەکردنی دەسەڵاتی کوردی لەگەڵ هاوڵاتیان ئەوە هەمووی بەڕاستی کاردانەوەیەکی خراپی دەبێت لەسەر دەسەڵات و لەسەر ڕوئیای کوردی کە لە بەرامبەر و گەنجێ بۆ وەرگرتنی مافی پەنابەری داوێتی بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆیە پێویستە دەسەڵات من لە کۆتاییدا دەڵم دەسەڵات پێویستە لەسەری
بەوردی پلانێکی هەبێت بۆ لانی کەمکردنەوەی ڕێژەی کۆچ لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە دەڤەری ڕاپەڕین ئەو دەڤەرەی کە بۆتە بەرداشی ململانەی لایەنە سیاسیەکان ئەو دەڤەرەی کە بۆتە بەڕاستی بە هۆکاری نزیک بوونەوە لە کۆماری ئیسلامی ئێران کە هیچ ڕێکخراوەکی نێودەوڵەتی ڕووی تێناکە طبعاً ئەوە هەمووی سیناریۆیە کە دروست دەکرێت دەناگومانی تێدانی هەر یەکێک لە هاوڵاتیان هەرێمی کوردستان و خواروی عراقی شاتون سەردانی دەڤەری ڕاپەڕینیان کردووە ڕێگە ئازادە هەتا ئاخیر سنوور کە دەچێت تا ئێستا هیچ کارێکی تیرۆریستی ڕووی نەداوە هەتا ئێستا هیچ ڕفاندنێک لەو دەڤەرە ڕووی نەداوە بەڵام ئەوەی کە بۆتە هۆکار و ڕێگرن لە بەردەم هێنانەکایی کارە مرۆیەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دامەزراندنی گەنجان لە بواری ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا وەکو فەند کە ساڵانە دەیدەن بۆ وەرزی سوودمەند نەبوو دەڤەری ڕاپەڕین لێ دووبارە سپاس. ئەگەر شتێک زۆر کورتەگینا کاتی بەرنامەکەم تەواو بووە. زۆر سپاس. وەڵام من هەر بە کورتی باسی یەکش دەکەم لەو سەفەردا ئێمە کە چوین بۆ یۆنان و دواتری یەک دوو وڵاتی ئەوروپی باسی مافی کەم ئەندام دەکەم کە یەکێک لە ئەوروپا بێ ئەو بەنسبەت کەسێک کە مافی پەنابەری وەرگرتوێ و ئیقامەی وەرگرتوێ یاخود ببێ بە هاوڵاتی ئەو وڵاتە کارتێکی پێ دەدرێ لە هەر شوێنێک ئۆتۆمبیلەکەی ڕاگرێت لە هەموو وڵاتانی ئەوروپا هەر 29 وڵاتەکە مەسموحە و حکوومەت 1000 یۆرۆ کرێی خانووەکەی بۆ دەدا دەڵێت تۆ ناتوانی کار بکەی و لە هەموو مافێکی تەندروستی پەروەردەیی دەبەخشرێت لە ڕووی داراییەوە بەڵام لە وڵاتی ئێمە کەمەدا مافی چۆنە وەڵامەکە بۆ ئێوە بەزی دێڵم. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بەداخەوە کە من لەمە زیاتر کاتی بەرنامەکەم نایخوازێکە ئەم کەیسە زیاتر باسکەین گوێی لەسەر بکەین وە چیرۆکە تاڵەکان بەگوێ ئێوەدا بدەین. هیوادارم دوجار گەنجانی ئەم دەبارە و گەنجانی تەواوی هەرێمی کوردستان بە هیواوەتەکانیان بگەن و چیتر خانەوادە و شار و گوند و نیشتیمانی خۆیان بەجێ نهێڵن و ئەم بەڕێزانش کە کەیسی قوربانەکانیان هەیە بە هەواڵی خۆش شاد ببنەوە تا بەی گەیشتنەوەیکی تر هەموو لایەکتان بەخوا سپێرم هەر شاد.